لە پێش جەژنی قوربانەوە نەخۆشخانەی چارەسەری پێز لە گەڕەکی خەباتی سلێمانی بە هۆکاری لە کارکەوتنی مۆلیدەکەی داخراوە. هاوڵاتیەک دەڵێت ڕۆژانە زیاتر لە 100 کەس دێنە بەردەم ئەم نەخۆشخانەیە بێ ئەوەی هیچ ئاگاداریەک هەڵبواسن دەوامیان ڕاگرتووە. گرفتەکەش بەهۆی ئەم مۆلیدەوەیە کە لە کارکەوتووە. داخستنەکەی تەبعەن بە ئەسابی ئەمان کە لە زۆر کەسی کەشتان وەرگرتووە هۆکارەکەی یعنی شتێکی زۆر سادە و شتێکی مناڵانە ئەیلێت ئەڵێ مۆلیدەکەمان ئیش ناکە. جاری ژێ کارەبای ڕئیسیە کارەبای ڕئیسی کە ئەژبێ مەودای زۆرە هیچ نایکاتەوە ئیش ناکە. دایمەن بەیانیان ئاوە ئێستا بەیانیان نایکاتەوە ئەسرانی کاتەوە. ئێقەی ناکێسە ئەگەر هەر کێشەیە گەیەسە بۆ نمونە هەیە دوکانێکی لە شوێنێکی گشتی مەطعەمە شتێکی هەیە مەسەلەن مردوویەکی لێمرێ لافیتێ خێرا هەڵەواسە لەبەر مشتریەکان بۆی نەترێکێتەوە. ئەمە لە چەندی شوێن بینراوە ئیسباتە ئەمە. ئێ باشە نووسراک بۆ هەڵناواسی بڵێ کاکە کێشەکەمان ئەمەیە ئێوە هەنگاو منن بۆ لای ئێمە لەبەری پارە سەرف نەکەن ئەرێک نەکێشن بەس ئایا ئەم قسەیە چۆن ئەمە شێوەیە چۆن ئەمە بە خەڵکیی فەقیر وەژارە لەن ئەمانە شکەمانە کە دروست بوون لە ئەسلی مەسەلا ئەسڵن بۆ لەدانی فەقیر وەژار دروست بوون. نۆڕنگەی ڕاوێژکاری شەهید جەبار بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی پێست تاکە نەخۆشخانەی پێستی حکومیە لە سلێمانی بەڵام لە پێش جەژنەوە داخراوە بەڵام لە هەمان کاتدا دەوامی ئەوارانی کراوەیە و مۆلیدەی بۆ دابین کراوە ئەوەش بەلای هاوڵاتیانەوە جێگەی پرسیارە. لە شەشەوە داوام نەکراوە ئەمڕۆ چەندی مانگە ئەمڕۆ 25 مانگە بزان چەند ڕۆژە دەوام نییە بۆچی دەوام نییە ئەدەوەرە سەحەبا بێتە سەر خەت بزان بۆچی دەوامی نییە مۆلیدەیەکە ئەگەر حکوومەتێکی ئاوا مۆلیدەیەکی بێدابین نەکرێت چی پێ ئەکرێت هەوەرە فەقیر و هەژارانە سوێن بە قورئان لە چەم ماڵەوەتەوە کێشەی مۆلیدەکە دووکەڵێکی زۆری هەیە ئەم ناوە دیار نامێنێت کە داگیرسێنن هۆ کێشەی مۆلیدەکەیە پێشتریش مانگێک و تقریبا 10 ڕۆژ هەر دەوام نەبووە هەر کێشەی مۆلیدەیان هەبووە. پێیام پەیوەندی بە تەندروستی سلێمانیەوە کرد بەڵام ئامادە نەبوون لێدوان لەم بارەیەوە بدەن تەنیا بەڵێنیان داوە لە ماوەی 1-2 ڕۆژی ڕابردوودا ئەم گرفتە چارەسەر بکەن. هاوڵاتیان دەڵێن ئەوە جاری یەکەم نییە بەهۆی لە کارکەوتنی مۆلیدەی نەخۆشخانەکەەوە دەوام ڕابگیرێت پێشتریش ئەم گرفتە هەبووە ئەوانی سەردانی ئەم نەخۆشخانەیەش دەکەن کەسانی هەژارن و توانای نەخۆشخانە تایبەتەکانیان نییە بەڵام حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم بەم جۆرە خزمەت بە کەرتی گشتی دەکات. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.